دووبارە سەڵاو. بەڵێ کاک شەلال پێش ناوبڕەکە پرسیاری ئەوەم لێ کردی خوێندکارە کوردەکانی دروستخورمات و بۆ لە زانکۆکانی هەرێم وەرناگیرێ. بەڕاستی من ئەم پرسیاری تۆ لە زۆربەی بەرپرسەکانی حکوومەتی هەرێم کردووە. تا ئێستاکە کەس وەڵامێکی پێم نەداوە کە من قەنەعەتم پێ بێ. بۆ خۆشم لای خۆشم پرسیاراوە. یعنی بۆ چی جیاوازیەکەیە؟ قوتابی لە لای ئێمە خوێندکار لە لای ئێمە بۆ منهەجا خوێنە و بۆ سیستەمە و بۆ ڕێنمایانی کە لە پەروەردەی حکوومەتی هەرێمەوە هەیە. پاش 12 ساڵ خوێندن بە زمانی کوردی دێتە کۆلێژەکانی هەرێم، دێتە پەیمانگاکانی هەرێم وەرناگیرێت. بۆ وەرناگیرێت؟ بۆ کوێ بچێت؟ یعنی تۆ 12 ساڵ بە زمانی کوردی تەنانەت عەرەبیەکەش نازانی، لە هیچ شارەزایەکت نییە لە خوێندنی عەرەبی، تۆ بچیت لە کولێک لە کولەکانی لە کۆلێژەکانی کوردستان سوودابینی ئەبێش وەرگیرێت، ینی وەکو واقع حال ئەبێ وەرگیرێت. من پێم وابێ ئەبێ حکوومەتی هەرێم نەک وەریگرێت، ینی بەلای منەوە ئەگەر تۆ واقعانە بیر لە شتەکە بکەیتەوە نەک ئەبێ وەریگرێت، ئەبێت امتیازاتی بۆ دانات، ئەو لەوێتی بۆ دانات لەبەرەوە کەسێکی ماندووە، لەبەرەوەی کەسێکە لە ناو تەقینەوە و لە ناو تیرۆر و لە ناو هینە خوێندنی بەسەر بردووە، لە کاتێکە خوێندی بەسەر بکە کێشەی خزمەت گوزاری هەیە، کێشەی ئەمنی هەیە، بەماندووبوون ئەو دیراسەتی تاو کردووە. ئەبێ ئەولوێتی بۆ دانن، ئەبێ کار ئاسانی زیاتر بۆ بکرد لە حکوومەتی هەرێمەوە. پێم وابێ لەم ڕۆژانە ئێستانە من تا ئێستاکە نەمیشۆ بە شێوەیەکی فەرمی حکوومەتی هەرێم بڕیارێکی یاوە وەریانگرێت، بەڵام پێم وابێ شەرتی معدلی بۆیان داناوە، حەقی خۆیانە شەرتی معدل کە وەرگیرێ، بەڵام ئەبێت ئەوەی کە نمرەکەی هەفتای نهێناوە لە خوارەوەی هەفتایە ئەبێ لە شوێنی تر شوێنی بۆ بکەیتەوە، شەرتی لە کۆلێژ ئەبێت تۆ بینێریتە پەیمانگاکان، بینێریتە ئەمە بڕین ئەعدادیەتەکانی سناع و تیجارە و شتوانە بێ ڕێگاو شوێنی بۆ بکەیتەوە. کەواتە حکوومەتی هەرێم تا ئەم ساتە هیچ خوێندکارێکی ئەوە وەرناگیرێت. من هیچ بیانوێکیان ئەوەی کاگام لێبێت ئەوەی ئاگام لەبێت لەم ڕۆژانە گۆڕانکاریەکەیە کراوە دوای ئەو هەڵا ڕاگەاندنەی کە کرا لە لای ئێمەوە کە کێشێکی وا هەیە و بێ چارە سەرماوە تۆ پێم وابێ بە ڕێنماییەوە چارەسەرێکیان بۆی کردو بۆ کۆمەڵی ڕێنمایی بۆ کۆمەڵی شڕوتەوە تا ئێستاکە من بە فەرمی ئاگام لێ نییە. بڵێ کاک شەلال لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە دەوترێت نزیکەی 700 خێزانی کورد شارۆچکەی دروستخورماتویان بەجێهێشت و کۆچیان کردووە و بەپێی راپۆرتێکی فرانس پرێسیش لە ماوەی 4 مانگدا 925 خێزانی کورد دروستخورماتویان بەجێهێشت و کۆچیان کردووە و راپۆرتەکە دەشڵێت کە کوردەکان خان و مڵکوماڵی خۆیان بە تورک و عەرەبەکان دەفرۆشن. ئایا ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئەم جارە کوردەکان خۆیان ئاسانکاری بۆ تەتریک و تعریبەکەن؟ ئێوە چ بەرنمەیەکتانەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردە مەترسیدارە بۆەوەی وا بکەن خەڵک چیتر کۆچ نەکات؟ کاکێتگاریە من حەزەکەم دیاردەکە ڕاستە، دیاردەی کۆچکردن هەیە لە ئێمە ئەو واقع حالە، بەڵام احتیمالە لە ژمارەکە هەنێک تا ڕادەیەک ورد نەبێت وردبینیتیان نەکرابێت. منە و ئاماری کە لە بەردەستمایە کە ڕۆژانە تەمانەوەی کە دەرەچێت لە شار زۆربەی زۆری لە 1995 داوا لە مۆڵەتی من ئەبێ مۆڵەتی گواستنەوەی بارکردنەکەی بۆ بکەم. بەڵێ ئەو ئاماری کە لە ئەمێ نزیکەی زیاد ئێستاکە لە ئێستادا تقریبن گەیشتوتە نزیکەی 600 کەس 600 ماڵ کە ماڵێن لێ بەجێشتووە. ئێمە لێ سجلێکم هەیە، سجلێکم کردوێتەوە ئەو کەسی کە دێت بتاکید ئامارێکی بۆکەم پرسیارشی لێ ئەەکەین. من خەڵکێکم داناوە لێ لە قایم قامێت پرسیاری لێکە هۆکاری بارکردنەکە چییە لە زاری خەڵکەکە خۆیەوە، ئەوەی کە دێت بە تاکید هۆکاری ئەمنی هۆیەکە کە خەڵک شارەکە بەجێبێڵێ. دواتر خوێندنی کوردی هۆکارێکی زۆر گرنگە، یعنی خەڵک ئامادە نییە تەنانەت خۆشمان بیر لەوە ئەەکەینەوە ئایندەی کوڕەکانمان دیار نەبێت، ئایندەی منداڵەکانمان دیار نەبێت. پاش 12 ساڵ خوێندن کۆلێژ و پەیمانگاوەری نەکردو وایشی لێ کردووە کە خەڵک ئێستاکەی خەڵکی ناچار کردووە. ئەم ساڵ ئەوەی کەلای من بێن نزیکەی لە 130 خوێندنگا کوردەکان باوکی قوتابیان باوکی خوێندکارەکان مناڵەکانیان نەبەر خوێندنی عەرەبی واز لە خوێندنی کوردی داهاتووی باشترە، داهاتوو ئایندەی دیار نییە لە خوێندنە کوردەکەی ئەو وای لێ کردووە کە بیر لەو بکاتەوە هەروە کارێکە بۆی کە خەڵک کۆچ بکات لە شارەکە و شارەکە جێبێڵێ. دواتر هۆکاری خزمەت گوزاریش بە تەشید
ئەو خەڵکی کە دێ لە ئێمە بەجێ دێڵێ ڕۆکاتە چۆکاک یادگار ئەمە من بیر لۆ بکەینەوە ڕۆکاتە کەفری ڕۆکاتە کەلار ڕۆکاتە هەولێر سلێمانی بۆ تۆگەر بەراورد تێ بکەی باری خزمەت گوزاری بۆ ژیانێکی باشتر ژیانێکی باشتر خەڵکانێکی ژیانی باش بووە خەڵکانێکی بەرپرسن ناچارە بن خۆیشم بیر لەواکەمەوە کە قایمێتەکەم تەواو کرد ئەمە ئێستا کە خۆتە زانین دەسەڵات هەمووی هەڵبژاردنە کە دوای ئەمێنێتەوە لەوێ بەبێ ئەوەی پاسەوانێکی لا بمێنێ بەبێ ئەوەی ناچارەکە کە شارەکە جێ دێڵێ ئەو هۆکارێکە بەرپرس لەلای ئێمە ئەندامی ئەنجومەن بووە لە پڕا لە هەڵبژاردنە دەرناچێت یاخو خۆی هەڵنابژێرێتەوە تا ئێستاکە کۆمەڵی ئەمتیازات و کۆمەڵێک خۆتەزانی پاسەوان وشتیە بووە کە دەرەچێت چێتە ماڵەوە هەموو ئیمتیازاتانی لی وەرەگرنەوە لە ڕووی ئەمنی شۆ ناتوانین لە شارەکە دانشێ کۆمەڵی خەڵکی شێوە کووتمان باری مادی باش بووە ڕووی مادیەوە وەزعی باش بووە حەزەکە بچێتە شوێنێکە ئارامی زیاتر بێت و خزمەت گوزاری زیاتر بێت هۆکار زۆرە بۆ بارکردنی خەڵک بۆکو پێێتەوە خزمەت گوزاری ئێوە ناتوانن ڕێگە لە هیچ کەسێک بگرن شارەکە بەجێ ناتوانیت و خەڵک ئازادە خەڵک ئازادە ئێوێ لێرە دانچێت لە شوێنەکانی تر دانچێت ئەوەی کە هەوڵ بدرێت ئێمە لە ئێمە بێ پەنا بینە بەر وزارەتەکان حکوومەتی هەرێم حکوومەتی بەغا بۆی باری خزمەت گوزاری ئەو شارە چاکە دواتر باری ئەمنی ئێمە ئێستاکەمە لەم کاتەیە کە ینی من نازانم ئەڵێم خەڵکانێکەکەی لە عێراق لەو بڕواان بەرپرسە بیر لەوە ئەکاتەوە کە وەزعی ئەمنی شار چاکات کە وەزعی خزمەت گوزاری خەڵک چاکات بەڵام کەسانێکی شێ باوەڕت پێ گەیمەتە قەنعاتێک کە بیر لەوە کاتەوە چۆن هەوڵ بدات ئارامی لەو شارچکەی تێک بات ئارامی لەو پارێزگایەکدا من نمونەیەکت بێنەوە منوکو پێێتم من فەوجی چوار باشترین ڕۆڵیان لە سنوورەکە ئێمە بینن ئێستا کە بڕیارێک کاتووە لە 20 مانگە 20 دەیە ئەو فۆجیان گواست و دەبردیانە بۆ پارێزگای سەڵاحەدین ئەو هەموو شوێنیان ناڵێن بە بۆشی جیانشتە بەڵام هێزێکیان ناوردووە یەک توانە و ئیمکانیاتی ئەو فۆجەی پێشووی نەبوو دوو ئەو فۆجێ چەند ساڵێکە لەوێ 4 ساڵە لەوێ وای کردبوو تا ڕادەیەک کۆنتترۆڵی سنوورێکی بەربڵاوی کردبوو ینی تۆ لە جیاتەوەی بیرکەیتەوە هێزی بۆ بێنی زیاتر هەڵ بدەی تون و تۆڵتریکەیتەوە بۆ زیاتر ئاسایش و ئەمن بەرقەرار بێت بەڵام کەچی هەوڵەدەن هێزەکانی لێکشێنەوە بۆی زیاتر ئالۆستر بێت و حقیقەتیش وایە کە کورد ئەو شارە جێدێڵێت عەرەب بە تایبەتی تورکمان خانوەکانیان نەکردنەوە بەڵام خاڵێتریش زۆر گرنگە کاکەس خەڵکی سونەکە ئێمە خەڵکێکی شۆڕژێرە خەڵکیی قارەمانە حکوومەتی بەعس بە هەموو هەوڵێکەوە تعریبی کرد تەرحیلی کرد خانووی ڕوخان کوڕی گرت کوڕی ئیدام کرد هەموو بە هەموو شێوازێکی دڕندەی مامەڵی لەگەڵی کرد ئەو شارەی چۆڵ نەکرد بەڵام کەچی سیرەکەی ئەمڕۆ بە پێی خۆی بە دەستی خۆی شارەکە باش کاک شەلال تۆ وەکو قایمقامی دۆستخۆرمات و سەردانی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پارلەمانی کوردستانت کردووە بەڵام هیچیان بۆتان نەکردووە و خۆت لە لێدوانێکدا دەڵی دەتوانم بڵێن دۆستخۆرمات و لەلایەن حکوومەتی هەرێمەوە فەرامۆش کراوە و هیچ حسابێکی بۆ نەکراوە کەواتە هاوڵاتیانیش مافی خۆیان نییە کە شارۆچکەیەکی پشتگوێخورا و فەرامۆشکراو بەجێ بهێڵن ئەو هۆکارانەیە کاکێتگەر بە تاکید خەڵک حەقی خۆیەتی ئەمڕۆ لە شوێنێکا بگەڕێت کە ئارام بێت کە مەترسی نەبێت لەسەر خۆی و لەسەر منداڵەکانی بە دوای شوێنێکا بگەڕێت کە کارەبای هەبێت کە ئاویکی شیاوی هەبێت خەڵک بیر لەوە ئەکاتەوە مستقبلی مناڵەکانی نەفەوتێ مستقبلی خۆی نەفەوتێ بۆیە حکوومەتی هەرێم ئێمە بە بەردەوام باوەڕتە بێ من بە بەردەوام سەردانم کردووە زۆر بەکەمی وەزارەتەیە کە سەردانم نەکردووە وەزارەت شەیە لە چەند جارێک لە جارێک زیاتر من سەردانم کردووە بە سەرۆکی حکوومەتەوە بە سەرۆکی پەرلەمانەوە بەو هیوایەم ومێدەوارم کە گوێیان لێمان بێت کە چیتر ئەو شارە فەرامۆش نەکرێت ینی من زۆرم بەلاوە سەیرە یعنی کە لەگەڕیت و نەختێ بۆ مێژوو سیرەکەی عوسمانیەکان سەفەویەکان دواتر عەرەب خەڵکانێکی داگیرکەر بوونە تورک داگیرکرد بۆ بەڵام سیرەکەی چووە تورکمانی هێناوە بۆ خۆی مەسەلەن سیرەکەی حیزامێکی دروست کردووە لە پشتێنێکی دروست کردووە سیرەکەی لە خانەقین بۆ دۆستخۆرمات و هێناوێتی
بۆ داقوقێناوێتی بۆ تازە خوڕماتوێنەتی بۆ کەرکک حیزامی سنوورێکی بەخۆی دروست کردووە لە عین کاتان سیرەکەی ئەمە عوسمانیەکان سیرەکەی بەعس عەرەب بووە ئەن وەکو داگیرکەری هاتوۆتەوە سنوورە سیرەکەی لە دووس خوڕمات و کۆمەڵگایەکی بەو دیوە کردووە کە پێڵێن کۆمەلگای یافا بەم دیوە کۆمەلگای حەیفا دوایتر کۆمەلگای تەحەدی دواتر حنێنی پێڵێن وابزانم حەنین کۆمەلگای حەنین بە درێژایی ئەو سنوورە حیزامێکی ئەمری دروست کردووە خاوەن خاکەکەیش نەبووە بەڵام کەچی سێرەکەی کورد خاوەن خاکەکەیە شارێکی کوردستانی بیر لەوە ناکاتەوە کە لە ڕووی استراتیژیەوە ئەم شارە شارێکی استراتیژیە کاکە خۆ خاوەن دەیان کانزایە و شارە نەوتی تایە غازی تایە بەردی تایە خاکەکەی خاکێکی باشە ئاوی لێە دواتر ملەتەکەی ملەتێکی کورد بووە حکوومەتەکان هەوڵیان داوە کە سیما و دیموکرافی ئەو شارە تێک بن خاوەن خاکەکە خۆی نایە دیفاعی بۆ بکە سنوورێکی بۆ دروست بکە بڵێ هێزی بۆ بێنێ پشتێنی بۆ بکە خزمەتی بۆ بکات بۆی کە هیچ نەبێ بەکو بڵێ پاداشتێکی ئەو خەڵکە ماندووبوونی ئەو خەڵکە ئەو خوێنی کە ئەو خەڵکە ڕشتێتی لەسەر ئەو خاکە دواتر بیر لۆ بکاتەوە کە ئەمە سنووری حکوومەتی هەرێمە ئەگەر لە ئایندەیەکە حکوومەتێکی دەوڵەتێکی کوردی دروست بکرێ خۆکاکەەوە سنوورێکە نابێت خاکەکەی بەجێبێڵی ئەگەر میلەتەکەیشی بەجێ خۆ نابێت خاکەی بەجێبێڵ بڵێ کاکشەلەل بەنسبەت کێشەی بێکاریەوە گەنجی بێکار لەو شارە زۆرە بە تایبەت گەنجە کوردەکان و دەشوترێت کە پارلەمانتارە تورکمانەکان ئەوانەی لە پارلەمانی عێراقن کار بۆ دامەزراندنی گەنجە تورکمانەکانی شارەکە ئەکەن تۆ وەکو قایمقامی شارەکە و پارلەمانتارە کوردەکانی پارلەمانی عێراق چ کارێکتان کردووە بۆ گەنجانی ئەم شارە ئایا قەت ڕووی داوە کە وەزیرێکی کورد یاخود پارلەمانتارێکی کورد لە حکوومەتی ناوەند سەردانی شارەکەیەوە بکەن ئێمە لە ڕووی کەمکاریە بەڕاستی خەڵکی ئەو شارە دامەزراندن وای لێ نەکردووە نەختی ڕێژەی بێکاری تاکەم کاتەوە ئەو سنوورە کۆمەڵێک ئینمان هەیە مەسانەمان هەیە کارگەمان هەیە کارگەی بلۆک و ئاو وای لێ کردووە کە ئەو کارگانە وای لێ کردووە هەندێک ڕێژەی بێکاری کەم کردووە بەڵام وەکو دامەزراندن لە دوای 2023ەوە باوەڕ ناکەم ئەگەر کرابێ زۆر بە شێوەیەکی کەم کراوە 4 و 5 دەدانە زیاتر لەوەی نەکرابێت لەم لاولایە وەگەر دامەزراندنی شەبێت وەکو چۆن پێشتر ڕوویدا 23 پۆلیسی شیعی تورکمانویستیان بێن بەڵام نەک 23 من پێتەڵێم نزیکەی 2000 کە زیاتر لە نەتەوەکانی تر بە تایبەتی تورکمان بۆ یەک نەتەوە بۆ یەک مەزهەب دامەزراوە ینی وەزارەتەکانی ئەوان یعنی ئەگەر وەزیرێک ئەگەر دوار بن ئەگەر پەرلەمانتارێک بن ئەگەر دوان هەوڵیان داوە هەموو سوقلێکیان خستەتە سەر کەرکووک و دووس خوڕماتوو دامەزراندنیان بۆیان هاوردووە باوەڕتە بێ من فەرمانگەم هەیە لە دووس خوڕماتوو فەرمانگەیەکیان دروست کردووە بەڕێوەبەرەکەی من منتەدام هەیە منتەدای وەرزش بڵێن منتەدە شەبابی پێڵێنەمە کارمەندەکانی لە یەکنەتەوەن بەڕێوەبەرەکەی یەکنەتەوەیە پاسەوانەکان یەکنەتەوەیە تەنانەت گۆڤارێکیشی هەیە سەرنووسەری گۆڤارەکە ئەوش کە ئیشەکە لە گۆڤارەکە هەموو یەکنەتەوەیە یەک وەزیریش کردوێتی هەمووشی دوای 2023 دروست کراوە بیناکەیشی دوای 2023 دروست کراوە لەگەڕێکێکی ئەو نەتەوەی دروست کراوە کەواتە مەبەستی تۆ ئەوەیە ئەفم کە قسەکەت پێ بڕم تورکمان و عەرەبەکان لەلایەن تورکمان و عەرەبەکانەوە بەرپرسا تورکمان و عەرەبەکانەوە خزمەت دەکرێن تەنها نەتەوەی بێخاوەن لە دووس خوڕمات و کوردەکانن ئەوان توانیوێنە خەڵک دامەزرێنن نەک بک دامەزران کاکیاتگار ئێمە چەند پۆلیسێک و بەڕێوبەرێکی پۆلیسی کوردمان هەبوو ئەندام پەرلەمانی پەروەردەش هەر کورد بوو بەڵێ ئەو هەنێک اتفاقاتی سیاسیمان هەیە کێشەمانەیە لە بەڕێوبەری پەروەردە بەڵام بەڕێوبەری پۆلیس دوو ئەفسەری کوردم هەبوو هەموو مستەمسەکاتێک کە لە هەرێمەوە دێت هەموو بەڵگەکان لە هەرێمی کوردستانەوە خەت خدمە و خۆتەزانیەوەی کە لە قەلە چۆلا نەکرێت هەر هەموو شتێکی هەبوو پەرلەمانتاری نەتەوەکانی تر پەرلەمانی تورکمان هەوڵیاوە بەڕێوەبەرە پۆلیسەکەی مەی لا بردووە لە ساڵەکانی پێشەوەی کە من قایم قامەوە ئەفسەرە کوردەکانی لا بردووە لە پۆلیس
کەچی لە هەمان کاتدا ئەفسەر و ناڵێن بەڕێوبەری بەش لە ناو پۆلیسە ئەنی ئێمە مەکتەبی معلوماتمان هەیە ئەڵێ مەکتەبی استخبارات دژە تیرۆرمان هەیە دروست کراوە ئەفسەری بۆ هێنراوە من لەگەڵ ڕێزمە قەساب بۆ لە بازار هێنای کردێتی ئەفسەر و ئێستا کە مدیر مەکتەبە لە لای من لەگەڵ ڕێزمە بۆ مێنەی کاسپێکە مەبەستەوە نییە خەڵکی هێناوە لە جادەوە کردویانە بە ئەفسەر ئێستا کە ئەفسەرە من بەدەیان ناوم لایە بەدەیان بەڵگەی دامەزراندنەکەیشم لایە تێگەی بۆ ئەوان توانیویانە من ینی زۆرم پێسەیر ینی حتا نەک بەست تەنانەتەوە ینی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزارەتەکانی بەغا کە ئێمە سەردانیانەکەین بە تایبەتی کوردەکانیش ئەڵێ نابێت دامەزراندن نابێت لە ڕێگای پەیوەندی شخصیەوە بێت لە ڕێگای عیلاقاتەوە بێت نابێت لە سەیریەوە بکەین کە ئێمە کووردا بێ دایمەزرێنین کەچی لە هەمان کاتدا من ئێستاکە بڕیارینم پێەیە ئەمری دامەزراندنم پێەیە بۆ تورکمان 23 کەس هەر هەمووی تورکمانە لە یەک نەتەوە لە یەک مەسەب بە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کراوە لە 2011 باسی کۆن بۆ ناکەم بۆ یەک نەتەوە دێتەوە ئێستاش بە بەردەوام من دامەزراندنم بۆ شارەوانی بۆ دێت بۆ پۆلیس بۆ دێت بۆ ئاوەڕۆ بۆ دێت ئەندام پەرلەمانێکیان لستێکە باتە لای وەزیرێک بۆی دامەزرێن 10 کەس و 15 کەس من پێترم تا ئێستاکە نزیکەی 2000 کەس دامەزراوە لە شارەکە ئێمە بەڵام کەچی بەداخەوە پەرلەمانتارەکانی ئێمە وەزیرەکانی ئێمە نەیانتوانیوە کەس بۆ ئێمە دامەز نازانم احتیمال ئەو کە من زانیاری ئێمە بێ لە شارەکان لەوەی لە کەرکوو کردبێتیان بەڵام تەنانەت سەردانی ئێمە جگە لە خالی چوانی لەگەڵ چەندەندام پەرلەمانی کاک سالار مەحموود لەیلا حەسەن بەڕێز ئەم بەڕێزانە کاک دلێری مەمەسەقار ژمارەیەک پارلەمانتاری فراکسیۆنی یەکگرت و لەم ڕۆژانەی ڕابرد و زۆر سپاسیانەکەم بە سەرۆکی فراکسیۆنەکە کاک مامەسا عومەر بوو کاک ڕێواری لەگەڵا بوو کاک سەمیری لەگەڵا بوات و سەردانێکیان نەکردین باوەڕتە بێمەوەمان لات و ئەگەر ئیشمانش بۆ نەکەن بەس بەسەرمانکەنەوە لە کێشەکانمان بگەن کێشەکانمان بزانن بە تاکی دڵمان پێخۆشە خەڵکەکەش دڵی پێخۆشە هەست بەوە ئەکات کە حکوومەتێکەیە کە پەرلەمانێکەیە کە کوردن هەست بە معاناتەکانیانەکەن هەست بە کێشەکانیانەکەن دێن سەردانیانەکەن من نایشڵم مش ناڵێم حەقی ئەوشمان نییە بودجەی ئێمە وەکو قەزای دووسخۆمان سەر بە پارێزگای سەلاحەددینە ناڵێم لە بودجەی پارێزگای سلێمانیم بۆ بێنە ناڵێم لە بودجەی پارێزگای هەولێرم بۆ بێنە بەڵام حەقی خۆت حەقی خۆمان هەیە باشە حەقی خۆمان هەیە کە هاوکاری بکرین بەڵێ کاک شەلال ئێوە بۆ ئەوەی بەدەم داواکاریەکانتانەوە بێن بۆی خەمەکانی خۆتان باسکەن هەوڵتان نەداوە هیچ وەزیرێکی کورد لە کابینەکەی مالکی ببینن بەپێی زانیاریەکانی من تۆ لە ڕێگەی کەسێکی تورکمانەوە ویستوتە وەزیرێکی کورد ببینی لە کۆتاییە وەزیرەکە ئامادە نەبوو تۆ ببینی من پێش ئەم کابینی حکوومەتە لە حکوومەتەکەی پێشوو نزیکەی زیاتر 10 وەزیرم بینی لە وەزیرەکان زۆربەی وەزارەتەکان سەردانم کردووە بەڵام بەداخە وەزارەتێک لە وەزارانی کە چووم استقبالمانێک وەزیری سکان بوو وەزیری سکانی پێشوو بەڵێ کە کورد بوو چووی ناوێتی من موعدێک ئێمە بەهین چ بووین بە موعید چ بووین بەرنامەمان هەبوو کاتمان بۆ دیاری کرابوو شوێنمان بۆ دیاری کرابوو بەڵام کە چوین زۆر بەداخەوە خۆی استقبالی نەکەمان جێگرەکە یەکەم استقبالی کردوین بەڵێ بۆیە من پێم وایە وەزارەتەکانی بەغا پەرلەمانتارەکانی بەغا ئەبێ هەوڵ بن ئەبێ هیچ نەبێ سەردانمان بکەن لە کێشەکان ڕاست ئێمەکو ئێستاکە تاکە قەزاکە نوێنەری نییە چی لە پەرلەمانی هەرێم چی لە حکوومەتی هەرێم چی لە حکوومەتی بەغا و پەرلەمانی بەغا قەزای دووسخۆماتووە ناژبێ پشتگوێ بخرێ نابێ من جیاواز بم لەگەڵ جەلەولا و سعدیە و خانەقینە نابێ من جیاواز بم لەگەڵ تەلعفەرە لەگەڵ کەرکووکە ئەبێ بە هەمان شێوە بە هەمان مامەڵە بۆ لە خانەقینە قوتابخانەیە کراوە من پێم وابێ قوتابخانەیەک و وینەکراوە نزیکەی 4 میلیارد دیناری تێچووە لەسەر بودجەی حکوومەتی هەرێم بۆ دووسخۆماتی و نەکرێ ئەمە پرسیارێکە بۆ خۆی بۆ پەرلەمانتارەکانی هەرێم وەزیرەکانی هەرێم لاریان نیە بە سەرۆکی حکوومەت و ئیش و پرۆژۆی خزمەتگوزاری بکرێت لە خانەقینە لە شارەکەی ئێمە نەکرێت بەڵێ کاک شەلال من ماوەی بەرنامەکەم بەرەوتەوە بوونە چیە بۆیە سپاس دەکەم گەر بە کورتی وەڵامی پرسیارەکانم بدەیتەوە
لە ماوەی ڕابردوودا حکوومەتی عێراق بڕیاریدا کە قەرەبووی خێزانە ئاوارەکان ئەوانی کە ئێستا گەڕاونەتەوە بۆ دروستخورمات و بە پارچەیەک زەوی بکاتەوە. ئەم قەرەبووە بۆچی شمولی کوردەکانی نەکرد؟ بۆ خێزانە کوردە گەڕاوەکان زەویان وەرنەگرت؟ ئێمە بڕیارەکەوانیە بڵێ حکوومەتی بەغا ئەرزە با بە خەڵک، ئێمە هەر خۆمان وەکو حقوق و ئیداری شار مثلەن لە ماوەی جارێک ساڵێک 2 ساڵ جارێک 4 ساڵ جارێک ئەبێت ماوەی بۆ هەیە هەڵەسین بە دابەشکردنی ئەرزە. ئەو کەسانی چەند کە ئەرزە ئەیانگرێتەوە بەتاکید فەرمانبەر مۆزەیەگرێتەوە، بریندارێگرێتەوە، شەهیدێگرێتەوە، هەروە بێتەوە زیندانی سیاسی گرێتەوە. بڕیارێک هاتووە لە حکوومەتی ناوەندەوە ئەبێ ئەو کەسانی کە سوودبند بوون لە مادەی 140 ئەرزە بیانگرێتەوە. بەڵێ ئێمە مادەی 140 دوو بەشە، بەشێکیان وافد ئەوەی کە هاتووە، بەشێکیان دەرکراو مرەحەل. کورد بە تەکید هینە دەرکراو بووە، بەڵێ وافد نەبووە. لە زمنی ئەو ڕێنمایانی کە بۆمان هاتووە لە حکوومەتی ناوەندەوە باس لە وافد دەکات، بەڵام باس لە مرەحەل ناکات. کەواتە لەمە لێراکە چێگرێتەوە دیسان کورد شومل ناکات، سوودبند نابێت لەو بڕیارەیە. بۆ ئێمە هەوڵمانداوە دووبارە کتابمان کردوەوە، بەغامان لێ ئاگادار کردوەوە. ئێستا کە ئێمە نزیکەی 600 پارچەیە زەویمان هەیە دابەشەکرێت، بەواتە ئەوە نییە کە کورتیای کوردی فەرمانبەر وەریەگرێت، کوردی بریندار وەریەگرێت، کوردی شەهیدەوەی کە سوکاری شەهید بن وەریەگرن. ئێمە هەوڵشمان داوە تا ڕادەیەک هەمە هەنگیەک تەوازنێکمان ڕاگرتووە لەو دابەشتێک کە کوردیش بەری بکەوێت، بەڵام کورد لەوە سوودمەند نییە کە مادەی 140 بێبەش بوو. ئەوانەی کە سوودمەند لە مادەی 140 بێبەشن لەم وەجبەیە کە ئێمە ئێستا کە دابەشەکەین. کەواتە ئەم جارە بڵین زەوی وەرگتن ئەوانی شەگرێتەوە. ئێستا کە لەم دەرفەت لەم 600 بڕین لەم لستەی کە ئامادەکراوە نایانگرێتەوە، بەڵام لە لیستی هایندەیە ئەو ڕێنمایانی کە هاتووە وەکو پێتمت بۆ وافد بۆ مڕەحەلیش بێت کەواتە کوردەکەیە چکە سەکەکان لە سەکەکانە کێشە هەیە. وافد کە عارە بە هەر سوودمەند بووە سەکەکەی 20 میلیۆن دیینارە، سەچی مڕەحەل کە کووردە لە شوێنەکەی خۆ ئێمێنێتەوە 10 میلیۆن دیینارە. ئێمە ئەوەی کەم تعلیماتی کە بۆمان هاتووە سەکە 20 میلیۆنەکانی شمن 10 میلیۆنەکانی شمن لە کردووە. بڵێ کاک شەلال، زۆر جار تۆکو قایمقامی دروستخورمات و بەوە تاوانبارەکری کە خزمەتی گەڕەکە تورکمانەکان زیاتر دەکەی تاوەکو گەڕەکە کوردنشینەکان، هەرچەندە گەڕەکە کوردنشینەکان وەکو خۆشت باست کرد زیانی زۆر زیاتریان بەرکەوتووە. ئەمە تا چەند ڕاستە؟ ئێمە ئەمە نازانم ئەگەر کورتوا بڵێت تورکمانیش لە هەمان کاتەوە ئەڵێ قایمقامی دروستخورماتی و بە حکمەوەی کە کوردە و کە سەر بە حیزبە کوردەکانە زیاتر گرنگی و بایەقی بە ناوچە کوردەکاندانەوە. بەڵام ئێمە هەوڵمان داوە لە ڕاستیدا بۆ خۆتەزانی قایمقامی شار قایمقامی کورد نییە بە تەنانەت قایمقامی حیزبیش نییە، قایمقامی شارێکە بە کورد و بە عەرەب و تورکمان. ئێمە دایمە هەوڵمان داوە هەمە هەنگیەک ڕاگرین لە پرۆژەکردنمان لە دامەزراندن لە هەموو ڕوویەکەوە بۆ هەموو نەتەوەکان بێت هەوڵمان داوە. بەڵام لە ڕاستیدا ئەگەر بیتە سەر واقعی ئەبێ ناوچە کوردیەکان گەڕەکە کوردیەکان بە تایبەتی زیاتر هەوڵی تیا بدرێت لە دەروەی شار بە تایبەتی، چونکە گوندە عەرەبەکان و گوندە تورکمانەکان هیچ زەرێکی بەر نەکەوتووە، نە تاڵان کراوە، نەدزیلێ کراوە، نە تەرحیل کراوە. بەڵام ئەگەر تۆ دەی لە گوندە عەرەبەکان پێویستیان بە پرۆژەی زیاتر تەرفیهیە، پێویستیان بنەڕەت نییە بەشتە بە بنی بڵین تەحتی واکەواتە پرۆژە بنەڕەتیەکان نییە. بەڵام تۆ سێرێک دێ کوردیەکان نە قوتابخانەی هەیە، لە هەموو خزمەت گوزاریەکەوە لە ڕووی قوتابخانە، لە ڕووی جادەوبان، لە ڕووی ئاوەڕۆ، لە ڕووی بنکەی تەندروستی، لە ڕووی خوێندنگە هەموو کەم کورد. بەڵێ کاک شەلال زۆر سوپاس دەکەم. دوا پرسیارمەکەم گەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە. دەوترێت لە کۆی 27 فەرمانگەی حکومی لە دروستخورمات و تەنها 3 بەڕێوەبەری فەرمانگە کوردن. ئەمە تا چەند ڕاستە گەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم. نا بەو شێوەیە نیە. ئێمە ئێستا لە ئێستادا 7 فەرمانگەی کوردیمان هەیە لە زمنیا فەرمانگەی چۆنەوەی حەیەوی گرنگ لەوانە پۆستی قایمقام کە یەکەم دەسەڵاتە لە شارە کووردە، شارەوانی کە زۆر گرنگە،
سوتەمەنی کە گرنگە، بەڵێ خەستەخانە کە گرنگە، کشت و کاڵ کە گرنگە، بەیتەرە تا ڕادێک و چەند فەرمانگەیەکی تری بچوک بچووکمانێت تا ئێستاکە بەڵێ زۆر سپاس. کورد لە ناو شارە تا ڕادەیە کێشەیەکمانە، بەڵام ئەوەی کە کێشەیە ئێمە ئاور نەدانەوەی حکوومەتی هەرێمە، ئەوەی کە کێشەیە دەستی خزمەت گوزاری وەکو پێویست کردوێتی حکوومەتی هەرێم، بەڵام لە ئاستی پێویستانە ئەگەر بەراوردشیکەی لەگەڵ ماندوو بوون و ڕنج و پێشمەرگایەتی و شەهید و ئەنفالەکەی گەرمیان دووس خوڵمات و بە تایبەتی زۆر کەمە. بەڵێ ئێمە پرسیارمان زۆر مابوو، بەڵام ماوەی بەرنامەکەمان تاوا بوو. کاک شەلال عەبدولبابان قایمقامی قەزای دروستخورمات و زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانی NRT و لە بەرنامەی چاوپێکەوتن. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی عەزیز، بەرنامەی چاوپێکەوتنی ئەم جارەمان تایبەت بوو بە قسەکردن لەسەر کێشە و گرفت و خەمەکانی شارۆچکەی دروستخورمات و تا چاوپێکەوتنێکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوا بێت.